عزیزانی من، برانی بەڕێزی من، خوشکانی دینداری من، خۆت لە انتخابات بەریکە بەراعەتی گورگ لە خوێنی سەیدنا یوسف تەبەڕایان لێ بکە کەفەرنا بیکم وبەدا بەینەنا وبەینەکم العەداوەة والبەغضاء ئەبەدەن حەتى تؤمنوا بالله وحده. نامانەوە نەبەشدارین لە انتخاباتتانە، نەبەشدارین لە تەئیدکردنتانە، ئیسلامی علمانی کۆن و نوێ بەشداری هیچیش ناکەین. هەڵیشن نەفریوێنن بڵێن ئاخر ئەگەر تۆ نەچیە چێچکە سەوتت بۆدا، هیچ نییە چێوتم لە خوار و سەوتت بۆ نادە. ئەگەر لەسەرەوەش بوو گەلە کۆمەچێکی نێودەوڵەتیە سەوتی تۆ چێ لێرە ببێیان نەبێ، ئەوەش مەکە. ئەوانەی کە ئیسلامیشن زۆرتر هەر حەریسن لەسەرەوەی کە ئەو دەنجیان پێ بدرێوانە. بران ئیسلامیەکان ساحەبی مەشروعی ئیسلامی نەماون، هیچ یەکێکیان نایە باسی ئەحکامی سوڵتانی بکەواتە فقی دەستوری، ئیمامات، بەیعەت، شورا، ئەهلی حەل و عەقد، بەیت المال، زەکات، چۆنێتی وەرگرتن، چۆنێتی تەوزیعکردن، هیچ. سیستمی خلافات، سیستمی ویلایات، دانانی قەزای مستەقل، هیچ شتێ نەماوە. هەموو چوونەتە قاڵبی قەومی، مباشر وەکو کاک ئارام قادر، غێر مباشر وەک ئەوانی تر. لەبەرەوە کەسیان شایانی ئەوە نییە تۆ دەنگە ئیسلامەکەی خۆت بدەی و احترامی عەقڵی خۆشت بگرە، احترامی ئیرادەی خۆشت بگرە. هیوادارم هەموو بەشدار بین لە قۆناغی نا بۆ دەنگدان، نا بۆ هەڵبژاردن،